ئەو شوێنێک کە یەکەم شت کاریگەری لەسەرەکە گورچی لێ تکایە سربەخۆ هیچ دەرمانێک بەکار نەهێن بۆ ئەو بەڕێزانی کە تووشی بەتای سکچوون ئەبن چووکە ئەکرێت کاریگەری خراپی لەسەر حاڵەتەکەتان هەبێ. بەداخەوە هاوڵاتیان پەنابوو بەکارهێنانی دەرمانی ستۆپیا فلاجیل ئەبن لە کاتی سکچوون بەتایبەت لەم وەرزەیە کە زۆر بڵاوە و طبیعی ئەبێ لەلایەنی پزیشکی پسپۆڕەوە ئەو حاڵەتانە ببێنرێ و پشکنینی بۆ بکرێ. ئەکرێ سەبەبەکە ڤایرۆسی بێ، ئەکرێ بەکتری بێ، ئەکرێ هەر شتێکی بە هۆی خواردنیەکەوە بێ. وەکو بەکارهێنانی ستۆپ وا لە ڕیخۆڵ ئەکە کە بوەستێت لە جوڵانی کە زۆر پێویستە وەکو دیفێنس میکانزمێکە بۆی ئەو خواردنانی کە تێکچوونە بچێتە دەرێ. ئەگەر تو ئەم ستۆپەت بەکارهێنا ئەو حاڵەتت ڕائەوەستێ دەرناچێت لە شوێنی خۆیان زیاتر گەشاکە ئەم بەکتریا و ڤایرۆسە. بۆیە ستۆپ بۆ حاڵاتی دەگمەن بەکارێ، بۆ حاڵاتی ئیلتیابات بەکار نایە و فلاجیلیش ئەبێ پشکنینی بۆ کرد لانی دکتۆری پسپۆڕەوە بدرێ بە نەخۆشەکە. ئەگەری هەیە ئەگەر نەخۆشەکە دەرمانی تری هەبوو بێ کارلێکی هەیە ئەمە حاڵەتێکیان ئەگەر ڤایرۆسی بێ زیانی پێگەنێ نەوەک سوود بە نەخۆشەکە. بێگومانە بێ پزیشک بیبینێ و پشکنینی بۆ بکرێ بە پێی پشکنینەکە ئایا پێویست بە دەرمانەکان ئەکری هەر دەرمانی هەر نوێی نەخۆشەکە. بەگشتی سکچوون ئەگەر تەنها بۆ ڕۆژێ بێ و یا چەند جارە بێ ئەوە زۆر کێشەی نییە، بەڵام ئەگەر درێژەی خایەن 2 ڕۆژ و 3 ڕۆژ و ئەوانە نەخۆشەکاستی بە بێتاقەتی کرد، تاولەرزی هەبوو یا دوو لە ڕووی بەڕێستان خوێنی بینی لە پیسایەکەیە و زەختی دابەزی تووشی گێژبوون بوو، ئەمە لەو کاتەیە پێویستی بە سەردانی پسپۆڕ هەیە. بیرمان نەچێت کە ئەو شوێنێک کە یەکەم شت کاریگەری لەسەرەکە گورچی لێ نەخۆشەکە هەست بەواکە کە میزی کەم بۆتەوە دوو لە ڕووتان ئەتر لەم حاڵەتەیە پشکنینی بۆ ئەکرێ و لەوانەیە پێویستی بە داخڵکردنی شەوێ بۆ خەستەخانە. سمارت وەرچەرخانە.